دێنە سەر بابەتێکی تر ئەو بابەتی هونەری بابەتێکی هونەریمان هەیە کە ئەمڕۆ پێشەنگای کاریکاتەری دژوار ئیبراهیم لە هەولێر دەکرێتەوە. خودی کاک دژوار میوانی ئێمە سەبارەت بە پێشەنگاکەی قساکەین بەخێر هاتنتەکەی کاک دژوار بەخێر کاک دژوار کاریکاتێریست بەخێر بێ و بەیانی باش. گەلێک سپاس، زۆر سپاس بۆوەجی. کاک دژوار ئەمڕۆ پێشەنگاکەی جەنابتان دەکرێتەوە. ئەگەر باسێکی ئەو پێشانگایەمان بۆ بکەی بزانین ئەم پێشانگایە چۆن بیرت کردەوە، پێشانگایەک بکەیەوە لەکوێ دەکرێتەوە، کاتژمێر چەندە، بۆی عاشقانی کاریکاتێر بێن سەردانی بکەن. زۆر سپاس. بڕاستی وەک هونەرا کاریکاتێر کێم پێشانگەی کاریکاتێر دروست دەبێت لە هەرێما کوردستانی، ینی وەک هونەرێک کاربێژە گەلێک کێمە، ینی گەلێک بێژن خەلک متابعەجی هەیە لێ بەس وەک پێشانگە کێمە گەلک. من ئەف پێشانگە هی چارایە ئێمن لە هەرێما کوردستانی. ئەف پێشانگە لە گراند ماژدیمۆلە سعات 7:30 ئێوارە. پێشانگەم دوو بەشن، ینی کاری من دوو بەشن. بەشی یەکەم لەسەر ئەو ئاستەنگی و ئەو تشتێک مەقابلی هەرێما کوردستانی هاتی و ئەو تشتێک سەروان هاتی و چ يعني او ئاستەنگیانە بەگشتی، ینی و بەشێ دووەم هۆشیاریە، ینی وەک دەبێژن تەوعیە ژ بۆ ملت و ژ بۆ هاوڵاتی، ینی بەگشتی ینی دکاربێژە پێشانگەم جڤاکیە، دکاربێژە ینی خەلک بالا خەلکێ بشینە ئەو بخوا 25 تابلۆنە ناوی چیە، ینی وەک مەگوت دوو بەشن. بەشێ یەکەم وەک مەگوت نیشتیمانیە ئەم کارم بێژن، ئەو بەشێ دووەم جڤاکیە. باشە کاک دژوار، تا چەند گرنگە هونەرمەند بە تایبەتی کاریکاتێریست بتوانێت خەمی خەڵک بە شێوەی کاریکاتێر دەرببڕێت و بە شێوەیەک بێت کە خەڵک زۆر بە ئاسانی لی تێبگات. هەندێک جارێ لە هەندێک کاریکاتێر تێناگەی سەیریەکەی، بەڵام معناکەی زۆر قوڵە. تا چەند گرنگە سادە بێت؟ ئایا خۆی مەبەست لەوەی کە قوڵ بێت و دژوار بێت، یاخود سادەیەکەی گرنگە؟ بەرسواتە دروستە، ڕاستە و خۆ عینیژی ینی ئەو کاریکاتێر شێوەژێ هەنە، ئسلوبژێ هەنە. هەنێک کاریکاتێر هەنە ژێر دەبێژن کاریکاتێری مباشر، هەنێک کاریکاتێر هەنێ ینی هەنێک سوریالیەت تێدەیە، ینی وەک ژێر دەبێژن شێوەیەکی غیر مباشر ستایلی بالضبط ئەوەژی ستایلە. لێ ئێ خەلک زۆر تێدیگەن ئەوەی مباشرە، ئەوەی زۆر تێدیگەن ژبەر چ سەقافای کاریکاتێر لە جڤاکەمەی کوردی هنا ئەو سەقافە زۆر بەلاو نەبووە، مەجبوری تۆزێکی مباشریت تێکێ ژ بۆ خەلک هەموو کەس تێبگێ، شەرت نییە ینی عەفو شەرت نییە دکتۆر بی یان یەکی مسەقف بی حەتاگە ئەو ڕسمە تێبگێ، دەبێ هەر کەس تێبگێ، هەر وەک دەبێژن بە یەک چرکە کاریکاتێرێکە بنەر فێن بکەم. و ئەوەی جەنابەت گوت، ینی بڕاستی کاریکاتێر گەلێکی نزیکی ملەتە، ژبەرگێ خەلک متابعەت کن و دەردێ خۆ تێ دەبینن. ینی هەر کاریکاتێرێک بەحسا مشکلەکێ دکە، هەر کاریکاتێر بەحسا ئاستەنگیکێ دکە. ئیژا بڕاستی وەک کە ئەس ڕەسامی کاریکاتێر ینی ئەس لەوێ دەکێ کار دکم، جڤاکێ گەلێک مشکلە هەن و گەلێک تشت هەنە. لێ مشکلا سەرەکە ینی وەک مەگوت نها ئیرۆ خەلک ینی مەبەستاوان بەس مەسەلەی مەعاشە و مەعاشی بڕاستی ئەم ئیرۆ کارن بێژن شەر نەبەس شەڕێ چەکە، نەشەڕێ سیلاح، شەڕێ ژێر بێژن سۆفت پاوەر، ینی دەبێتە خەلک فێم بکە ئەنو تۆ دەتەوێت لە ڕێی وێنەکانتەوە هەموو ئەمانە بگەینی. بالضبط. باشە، ینی کاک دژوار ئاماژەت پێدا گوتت ئەمە چوارەمین پێشانگایە تۆ دەیکەی وەکو هونەرمەندێک. باشە، باست لە بابەتێکی دیکەش کرد کە لە کوردستان کاریکاتێر تاوەکو ئێستا زۆر باو نییە، ڕەنگە تەنانەت بەشێک لە کەسایەتیەکانیش قبوڵیان نەبێ ئەگەر بێت و تۆ بتەوێت کاریکاتێریان لەسەر دروست بکەیت. پێشوازی خەڵک لە پێشانگەکانی ڕابردوو چۆن بوو؟ ئایا خەڵک هەیە کە تامەزرۆ بێ بۆ کردنەوەی پێشانگایەکی کاریکاتێری؟ بڕاستی کاریکاتێر لەسەر شوێنەکەیژی دمینەها، ینی مەسەلەن من لە جارێک چوو من لە پارکی شانەدەر کرد و پارکی شانەدەر هەر کەس سەردان دەکە، ینی شەرت نییە لە بێ پێشانگە هەن، ئەو شوێنجی ڕۆڵی خۆ هەیە ژ بۆ سەردان و ئەوانە. لێ بەس وەک ئەف جار لە گراند ماژدیمۆل ینی
ويخلق زورتر بين او بخو كاريكاتير هنركي سوفته يعني وقت بيجن خلق بيكانوك جهه ومبستك جهه ورسالك جهه ف لسر سوشيال ميديا خلق لك حزل الكاريكاتير وقالك يعني شير هي وقالك خلق متابعي دكن ازباورم يعني حتى استكي باش خلق متابعي دكن يعني زۆر چاکە کاک دژوار جەنابەت لە مۆندیالیش کاریکاترت دروستە کرد جا هەواداری هەندێک شوێن ڕەنگە ئەسڵەن هەر پێیشی ناخۆش بێت هەواداری هەندێک شوێن پێی خۆشە ئەو وێنەی کە تۆ کردوتە با بڵێ دژی یانەیەکی تر ئەینێرە بۆ یانەیەکی تر ئەزمونت چۆن بوو لە کاری دروستکردنی یاریزانەکانی مۆندیال براسي من راستي قلك كيشا هاتم جبو مسألة كأس العالم يعني خو من قلك مشجعي مثلا فريقك يهبيان من وقت من ايطاليا بوم ايطاليا نبو همو فاز مرتاح بوم هم سركي هو شيء ذكر يعني شي اجا راستي راست قلك هنا حزوان لينيه وقالك هنا جي براسي وقتك ما تشي ذكر وكاريكاتير شويك هي جي توقعات يعني ذكر توقع بك يعني مثلا نبس الروداوك تشيبو تلسر تشيك هناك شويك كاريكاتير هي اسكارن تشيكم لسر مثلا ويتشبب ويتش سبت شبب يعني مبارك هبت ويتش او ياريات تشيب فقال لك شوي كاريكاتير هن يك جوان اف مثلا كاريكاتير رياضيه سبورت باشا كاك دجوار لكاريكاتير هنرمند بيامي هي يعني هیچ کاتێک لە خۆیەوە شتێک دروست ناکە ئامانجێتی لە ڕێگەی ئەم کاریکاتێرە پەیامێک بگەینی لە کوردستان ئەمە قبول کراوە تا چەند قبول کراوە تۆ دەی پۆرترێتێک دروست دەکەی پۆرترێتێکی کاریکاتێری تا چەند بە دڵێکی گەورە وەردەگیرێ پێشوازی لێ دەکرێت ئایا هیچ کات تووشی کێشە بووی وەکی کەسایەتی مەسەلەن مەقسەدت بەڵێ وەکو هونەرمەند بێ سیاسی بێ یا هەر براستی يعني وەکی هونەرمەند وەکی سیاسینا سیاسیش بەرگە ئەم ملەتێک کورد ئەم ملەتێکی عاتفینە بڕاستی و هەر کەس تبێژت نەبێژە ڕەمزی خۆ هەیە هەر کەس تبێژە حەز لێ ڕەمزێکیە حەز لە کەسێکیە فنابی ئەس بێم دیسا زێبێژم ئەو سەقافا کاریکەتێری هینا بەلاو نەبوویە ئەزرابم بشێوەیەکی تون ئەزرابم سیاست سیاسیکی چێکم بە شێوەیەکی نەجوان و خەلک گەلێک پێ بێشن ئەوەیە هینا زوو ژمار دەوێ ینی هینا کە جڤاکا کوردی هینا ژمار دەوێ ینی ئانە کە ئەمریکا و ئەوروپا وانە پێشکەتن ینی بالعکس سیاسی ئەو دەخوازن کاریکەتێرست سەروان چێکن ئێمە هینا ئەم نەگیانە ئەو ئاستێگە ئەز هەرم سیاسیکی چێکم و يعني قالك خلق شير بكن وحزي لابد لمسألة بيام موكي دي سابج مثلا كيشك هبه ديار لكم الله يعطيك بالضبط تشكي اوها او قبول بيتر قبول لسرها يعني زي بيجم انه سياسي مسألة سياسي بتشكي حساسه والله ما كوي كمل مبلسر شاشكا دركوت خانواديك چن بو سيران وگشت كردن اوندي خويان مشغول يوان كبخون ودورو بركي خوان اگه لنيه كچي راسته ياخد هند جار او هر زور دروست هر نك بكاريكاتر ابب چندها پروگرام لسري قصه بكريت ك لكاتي او كوبنو كومالاتي لنوان خانواده جرنا من بس بخوارنك بري حتى سنابي لسر نكن حتى اجا عفوا تشتك هي كاريكاتير شي ميزه هي انه مثلا قال لك هنا نازان بخوينن يان حزناكن بخوينن يان سيري خوندناكن كاريكاتير بشوي رسم تيدقينه مو بس ريحترين كات ابديز بيقولون راست دجوار ابراهيم هنرمند كاريكاتير زور سباس قال لك سباس زور سباس بو وجي حاضر بنجبو بيشانجي امي كيف خوش بو سباس زور سباس سركاتب